بەڵێ بەرزان دەچمە لای تەورەیەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان یەکێک هەمیشە ئێمە باز لە تند و تیژی دەکەین لە کۆمەڵگەدا بەرامبەر بە ژنان بەرامبەر بە منداڵان بەرامبەر بە خێزان جیاواز لە هەموو ئەمانە ئەمە بێبەسی ئەو تند و تیژی یاخود ئەو نەعەدالەتیانە شکەین کە بەرامبەر بە پیاوان لە کۆمەڵگەدا بوونیان هەیە هۆکارابوورەکان هۆکارە کۆمەڵایەتیەکان ئەمانەکێکن و فاکتەرە سەرەکیانی کە کاریگەریان بەرامبەر بۆ تند و تیژیانە هەیە کە بەرامبەر بە پیاوان لە کۆمەڵگەدا دەکرێت جا تند و تیژیەکان بەرامبەر بە پیاوان جیاوازن کەمترینیان خۆی لە تند و تیژی جەستەیدا دەبینێتەوە بەڵام تند و تیژی دەرونی قسەی نەشیاو یاخود مامەڵەی لار هەموو ئەمانە بە تند و تیژی هەژمار دەکەن کە بەرامبەر بە پیاوان لە کۆمەڵگەدا ئەنجام ئەدرێجا وەکارە ئابووری کۆمەڵاتەکانێتەوە ساڵی دواییدا ئەمانە بوونەتە هۆکاری ئەوەی کە تند و تیژی بەرامبەر بە پیاوان لە کۆمەڵگەدا زیاد بکەن بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبار بە بەرزبوونەوەی ڕێژەی تند و تیژی بەرامبەر بە پیاوان بە هۆکاری ئابووری کۆمەڵایەتی دەچمە لای زۆبەڕێز بورهان عەلی سکرتێریەتی پیاوانی کوردستان شۆسکراستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ منجا ئامادەن کاک بورهان سڵاو لەوێ باین باش زۆر بەخێر بیت ئەنی بەڕێستان و بیسەران و بینەرانتان باش زۆر سپاس سپاس بۆ بەڕێزت کاک بورهان تند و تیژی بەرامبەر بە پیاوان هەڵبەتایەکێکە لەو تند و تیژیانی کە لەم سەڵانی دواییدا بەرگۆمان دەکەوێت سکاڵی پیاوان لە کۆمەڵگەدا ڕوو لە زیادبوونە فاکتەرە ئابووری کۆمەڵاتەکان بە هۆکاری سەرەکی دادن لەجا من بەر لە هەر شتێک دەمێت پرسیاری ئەوە بکەم لە ئێستادا تا چەندێک تند و تیژی بەرامبەر بە پیاوان هەیە و ڕێژەکە بەرامبەر بە ساڵی ڕابردوو سەڵانی پێشخۆی لە ئێستادا لە چ ئاستێکدایە زۆر سپاس ژن و پیا هەردووکیان مرۆڤن واردە هەموو تند و تیژیانە بەرامبەر بە ژنان نەکرێ بە دیوەکەی تریش لە جۆرەش مەکان شوێنەکە بەرامبەر پیاوان بکرێت تند و تیژی بەرامبەر پیاوان لە ڕابردووە هەر هەبووە بەڵام ئەوە بووە عورف و عادەتە کۆمەڵایەتیەکان و دابوونەریتەکان و جۆرە پەیوەندی کۆمەڵایەتەکە پیا و پێی شەرم بۆ باسی کێشە خێزانەکانی بکە بەڵام ئەمڕۆکە بۆیە گۆڕانکاری کۆمەڵایەتی و بەرەو پێشچوونە و ئاسانگەیاندنی سکاڵات و تیژیەکان و بە هەمان شێوە سەیرەکەی جۆری ئەدا کارە کۆمەڵایەتێکە کەوای کردۆژن با داوای یەکسانی بوونەکە لە نێوانژن و لە پیاوە لەسەر بنەمای مرۆڤ بوون بۆیە پیاویش ئێمە کاتە باسی تند و تیژیەکەین بەرامبەر بە پیاوانیان بەراورد بە ژنان لە ناو خێزانە باسیەکەین بۆیە پیاویش وشیار بۆتەوە لەوەی کە هەم هەست ئەکات مەوەکو لە بەرامبەر ئەکەکانیان ڕێز لە مافەکانی ناگیرەوە هەم لە بەرامبەرەوەش هەستەکات ئەو ئەرکوبەر پرسێتێک خراوتە ئاستۆی بەپێی لە سەر بنەمای گرێبەندی هاوسەرگیری خێزانی سێرەکە ئەرکۆپرسێتەکەی زۆرتر لە چاو مافەکانیە بۆیە ئینسان لە هەر شوێنەکە هەر ئەرک وەزیفە بەرپرسێتێکی هەبێ ئەرک و مافی هەیە و ئەرکانی خۆجە بەجێەکەی داوای بە داوای مافەکان دەکەی بۆی ئەمە وای کردووە کە پیا و شیار بۆتەوە هەستەکەین ئەنجا کە مادەم ئێشکردن لە ناو پرسی خەزان ناو پرسی کۆمەڵگا لەسەر بنەمای یەکسانی بوون و مرۆڤ بوونە پیا هەستاکە ئەرک و بەرپرسێتەکەی زۆرترە بەرامبەر مافەکانی هاتووەتە سەرەوەی کە ئەمڕۆ ڕێکخراوێکی شێ بۆ داکردن لە مافەکانیەوە بە داچوونی کەیسەکانی لێو هەستەکەی پیاویش ئیتر وەختیەوە هاتوو باسی کێشە و پرسەکانی خۆی بکات زۆرترین کەشی پیاوان لە چیدا خۆی دەبینێتە سکاڵی پیاوان زیاتر لەسەر چییە؟ بێگومان ژن و پیا هەردووکیان مرۆڤن واردن هەموو ئەو سکاڵات و تیژیانی بەرامبەر بە ژنان ئەکرێ بەرامبەر بە پیاوان بکرێ بەڵام بە جۆرێک ئێمە کاسی باسی تون تیژیەکەی تەنها لایەنە جەستەیەکەی ئەبینین لە کۆمەڵگایە بۆیە و لە ڕابردووشە زیاتر لە پرسی ژنانە تون تیژە جەستەیەکە بەداخە و کوشتنی ژنان کە یەکێک وە لە هەرە کارە ینی هەرە کارەکانی کە پێشتر لە ڕێگانەکانە بڵاو کراوەتەوە بەڵام بۆهی ئەو جیاوازیە فیسیۆلۆژی جەستەیە کە لە ناوژن و پیاوە هەیە تون و تیژی جەستەی بەرامبەر کەمتر بەرامبەر پیاوانەکە تون تیژی زارەکی هەیە بێڕێزی هەیە تەداخولکردن لە کەسوکار لە ژیانی هاوسەرگیریە هەیە بەداخەوە ئێمە پێکۆڵانی پرسی هاوسەرگیریمانەیە پاشان جیاببوونەوە تەلاقەیە یاسای باری کەسێتی نەفەخۆ پێداویستی مناڵ کوڕ هەتا 18 ساڵ و کچ هەتا شوەکە لە ئەستۆی باوکە بەڵام مشاهدە و بینینی مناڵەکە باوکمان لایە کە کۆمەڵەکەیسی زۆرمان لایە زۆر بە زەحمەت مناڵەکانە لەبیرن زۆر بە زەحمەت چاویان پێکەوە لەگەڵەوەی کە ئەمڕۆکە یاسای تون و تیژی خێزانیە لە هەفتەیەکە 48 ساعت تطبیق بکرێت لای 24 ساعت لای هەر کامێکان بێ بدرێ بەلاینی بەرامبەر بەڵام بەداخەوە جێبەجێ ناکرێ بۆیە زیاتر ئەو تون و تیژیانەی کە پیاوان بەرامبەر خوانە بینەوە لاینی ئابوووریەکە سەرەکە هۆکاری پاڵنەدێکی سەرەکیە چووکم یاسای باری کەسێتی پیاوی بەرپرس کردووە لە دابینکردنی پێداویستە داراییەکان پیا هەستەکە دوو جار ئەچەوسێتەوە جارێک ئەوەی کە کۆمەلگا بە قەراوی دارایی و ئابووری بەداخەوە هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕێکە بە قەراوی دارایی ئابوورێکی قورساتی ئەپەڕێ لە دەرەوە کار دەست ناکەیەوە بە زەحمەت پیاوک ئیشی دەزەکەیەوە کاتێکش
ئەڕاتەوە ماڵەوە ئەو پێداویستێکە ئەو داهاتێکە دەستی هەکەوتەوە لەوانەیە بەشینەوەی پێداویستی خەزانەکەیکە بۆیە هەم لە دەرەوە ئەچۆسێتەوە لاەن خاوەن کارەکە و چکم لەوانەیە لەبەروی خەڵک بێکارە خەڵک بە ئیشە خەڵکە بێ بەکە نیوەی کەمتر لەم کارە ئیشکال بە نیوەی کەمتر لەم کرێت لای ئەم ئیشکات ساحب کێش ساحب مەسلحەت و بەرژەوەندی و کارەکەی ئەی چەوسێنەوە کاتێکیش ئەڕاتەوە تێچووی خەزان زۆر زیایی کردووە نەیتوانێت بۆ داهات و دەستکەوتەی کە دەستی کەوتووە نیوەی پێداویستی خەزانەکە دابینکە بەهۆی ناوشیاری و ئەندامانی خێزانەکەی وا هەستەکە نەمەتوانەوە کەفاعەتی باوکەکە یا پیاوەکەی نەیتوانی پێداویستی خەزانەکە دابینکە نەوەکە تێبگەن کە لەوەی تێچووی خەزان زیای کردووە و هەمان کات قەیرانی دارایی ئابووریەتی ئەپەڕێ بۆیە قەیرانی دارایی و ئابووری ڕاستەخۆ کاریگەری هەیە لە زیابوونی کێشەکانی پیاوانە و بە هەمان کاتیا سۆشیال میدیا و دیجیتال میدیا هۆکارێکی سەرەکیەکە لە زیابوونی کێشەکانی پیاواندا و بە شێوەیەک تر لەوانەیە پیاوی هوشیار و بێتەوە دەگەشتوە سەر ئەوەی هەستەکات لەسەر بنەمای مرۆڤبوون تەعاملی لەگەڵا بکرێت ئەو ئەرک و بەرپرسێتی ئەو ماندووبوونەی کە ڕۆژانە ئیچێژێ لە بەرابەر ئەوە ڕێز لە مافبوونەکەی ناگیرێ بۆیە هەستەکەی سکاڵەکانی پیاوان زیایی کردووە. بەڵێ ئێکات بورهان باسی کەشتانت کرد کە لەمە کۆمەڵگە دەڕوبڕی هەتاکێکی کۆمەڵگا دەبێتەوە ژنان پیاوان منداڵان گەنجان هەرتاکە لەم کۆمەڵگەیەدا بژێ بەر ئەو کاریگەری ئابووری و کۆمەڵاتیانە دەکەوێت کە لە کۆمەڵگەدا گوزەر دەکەن من دەبستم بۆچی تەنیا پیاوان بۆ ڕێژەیەکی زۆر لەسەر ئەم دۆخە سکاڵا دەکەن یاخود ئەو بۆی ناواعی ناوەشیاری خێزانەکان دەگەڕێتەوە بۆی کە چی لە کۆمەڵگدا دەگوزارێتەوە ئەم پیاوەش بەشێکە لەو کاریگەریانی کە بەر کۆمەڵگە کەوتووە یاخود تۆ کارەکەی چییە پیاوان زیاتر لە هەرتاکێکی کۆمەڵگا ئەم کاریگەریان لەسەرە ئەوەی ئەمڕۆکێ من باسیەکەن ئێمە من باسمان لە یەکشت کرد یەکسەر تەوژمێکی زۆری ڕێگەزی مێینە و ئافرەتەنمە ڕێکخراوەکانی ئەفرەتان و ژنان کە بە جۆرێک جارەکان داوای یەکسانی بوون نەکەن کە لە نێوان ئەم دوو ڕێگەزا یەکسانی بوون نەوێ بەڵام مرۆڤ بوون هەبێ و ئەو گلەی و گازندەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە پیا و هەستەکە ئەو تاکە شەڕەنگێزە یاخود ئەو تاکەتون دیشکەرە یاخود ئەو تاکە ئیهمالە نییە کە نەتوانێت ئەرک و بەرپرسێتەکەی خۆی جێبەجێکە پیا وشیار بۆتەوە لەوەی ئێمە باس لە کێشە و سکاڵەکانی پیاوان لە ناو خێزان ناکەن یا ژنان لە ناو خێزان ناکەن پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری گرێبەندێکی هاوسەرگیریە لەسەر بنەمای یاسای باری کەسێتی یاسای باری کەسێتیش سەرچاوەکەی شریعەتی ئیسلامە شریعەتی ئیسلام پیاوی بەرپرس کردووە هەر لە یەکەم هەنگاوی پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیریەکە کە داواکردنە لە دابینکردنی سەرجەم پێداویستەکانی پێکەوەن دروستکردنی خێزان و پاشان تا مردن پیا و بەرپرسە دابینکردنی پێداویستە داراییەکان بۆیە پیا و هەست دەکات ئەوەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە ئەو تۆمەتەی ڕوبەڕووی ئەبێتەوە ئەو بەرپرسەتی ئەخرێتە ئەسۆی لە بەرامبەر ئەوەیان نییە کە ئەوان لە جۆرەکەی تران لەسەر بنەمای مابوونەکە ئەرکەکەی پیاو لەسەر بنەمای شریعەتی ئیسلام داواکەن و مافەکان لەسەر بنەمای جارنامەی مافی مرۆڤ بۆی ئەمە وای کردو پیاوەڵە من نەعەدالەتێکی زۆری تایە ئەگەر بنەمای یەکسانی بوون و مرۆڤ بوون بێت ئەرک و بەرپرسێتەکەی من لە خێزانە پێویست دەکات بەجارێکتر یاسای باری کەسێتی پێکەوەنان گرێبەندی هاوسەرگیری تعدیل بکرێتەوە ئەگەر یەکسانی بوون بێ ئەم ڕۆژنێکی زۆر هاتووتە دەرەوە بۆتە خاوەنی بڕوانامە و وەزیفە و پلەپۆستی باڵا بەڵام سەرێکی ئەو ژنێک کە سەرۆکی پەرلەمان ئەو ژنێک کە ئەبێتە وەزیر بە پێی یاسای باری کەسێتی بەرپرسەتی خێزانەکەی پیاوەکەی بەرپرسە دەبنیسە دەم پێداویستی خەزانەکان بۆی ئەمە هەستەکە پیاوە نەعەدالەتێکی گەورەیە و دوای ئەوش پیا وشیار بۆتەوە تەمە لەوە جۆرێک لە جۆرەکە وشیاربوونەوەی پیاوە بێتکاتیەوە هاتووە ئەو ئەرک و بەرپرسێتی ئەو ئەرکێک کە لە بەرامبەر یا پێسپێردراوە لە بەرامبەر ئەوە ڕێز مافەکانی ناگیرێت کاک بورهان هەڵبەتە کێشانە ئەگەر ژنان بجوێنین ئەوانی بەس لە هەمان مەعاناتەکان ئەوان دەڵێن ئێمە لە ڕووی بەشێک لە ژنان هەڵبەتە باسی لێ دەکەم هەندێکیان ڕخنە لەو دەکەن کە لە ڕووی ئاین ئیسلام و ئەمان نادادیان بەرامبەردا کراوە و هەندێک بیان و دەهێنەوە ئەمە لێرە و لەوێ جیاوازە لەگەڵ ئەوەشدا باز لەوە دەکەن یاساکان پاڵپشتی ژنانی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە گە گوێ لە سکاڵی پیاوانیش بکرێن و بەڕێستان باستان لێوە کرد پیاوانیش ڕخنی ئەوە دەگرن کە لە ئاین ئیسلامدا زۆرترین بەپرسیارەتەکە لەسەر شانی ئەوانە لە دەریشەوە یاساکان لەگەڵ ئەوەدانین کە پشتی پیا بکردا من دەبێ بزانم پیاوان زیاتر دانەوێت بە گوێری کام یاسە مامەڵیان لەگەڵدا بکرێت بە گوێری ئاینی ئیسلام یاخود بە گوێری ئەو مافانی کە دانرەوە تا چەندێکیش یاساکان لە بەرژەوەندی خێزانە پێش هەر شتێک اینجا لە بەرژەوەندی ژنان و پیاوان بوون منە باس لە جیابوونەوەی خێزان کرد کە دوای جیابوونەوە قورساتێکی زۆر دەکەوێتە سەر شانی ئەم پیاوە کە ئەمەش هۆکارێک لە هۆکارەکان دەبێتە ئاستەنگیەک لە بەردەوامیدان بە ژیانکردن دەمێ باسێکی ئەمانم وەکە چۆن تێکەڵ کێشەکرێن بێگومان کۆمەلگا گۆڕاوە ئێمە خۆی ئەمە بەشێکی پەیوەندی بە فتوای ئاینیەوە هەیە بە فتوای بە مامۆستازانانی ئاینی و بە مامۆستایانی ئاینیەوە هەیە چکم
ناتوانین ئێمە بە ڕێیەکی ئێمە داوای ئەو گۆڕانکاریە بکەین. بەڵێ پێویست بە گۆڕانکاریەک ئەکات ئەبێت هەوڵ بدرێت سەرەتا لە پەرلەمانی کوردستانەوە یاسای باری کەسێتی بە پێی سەردەمی ئەمڕۆ تعدیلاتی تیا بکرێت. ئەمە حقیقەتێکە چکم ئێمە هەستەکەین پیاوان لێو هەستەکەن زوڵمێکی زۆریان لێکراوە ئەرک و بەرپرسێتێکە لە پێکۆڵانی پرسی هاوسەرگیریە کامل لەسەر پیاوە، بەڵام لە هەمان کاتا سەیرەکەی ینی ئێمە هەر گرفتێک بۆ پیا دروست بووە، ینی هەر لە حاڵەتی پێکۆڵانی پرسی هاوسەرگیری لە حاڵەتی جیابنەوەشە ژن داوای مافە ئینسانیەکانی لەسەر بنەمای جارنامەی مافی مرۆڤەکە، بەڵام مافە مادەکانی لەسەر بنەمای یاسای باری کەسێتی و شارەتی ئیسلامەکە. ئەمە بۆیە پیا هەستەکە لێرە زوڵمێکی گەوری لێکرێ. ئەمە پێویستی بە بەڕاستی کۆمەڵی خەڵکی یاسایی ناس، کۆمەڵی خەڵکی زانای باری توێژەری کۆمەڵایەتی هەیە. ئەگەر لێو بتوانین یاسای باری کەسێتی جارێکی گۆڕانکاری تیا بکەین ئەتوانین تا حدێک ئەرک و بەرپرسێتیەکە بە جۆرێک کەمتر کەینەوە. ئەگەر تەماشای ئێمە پاش هەڵوەشانەوەی خێزان بکەین، ئێمە لە ساڵی 2010 بۆ کۆتایی ساڵی 2023 1535 حاڵەتی جیاببوونەوە هەیە لە بینی ئەم ژن و پیاوەیان ئەم 110,000 دەوری 270,000 مناڵ هەیە. مناڵ ئەدرێتەوە بە دایک، ئێمەش لەگەڵ ئەوین کە مناڵ لای دایک بێ لەم کۆمەلگانەیە لەبەرەوەی دایک زیاتر لاین پەروەردەکەی و لای زیاتر مەجای مانەوەی هەیە لە ماڵەوە. کوڕ هەتا 18 ساڵ باسم کرد کە تا شووەکان نەفقەی سەر باوکە، بەڵام مشکلێمان هەیە باوک هەیە باوک هەیە یعنی کچەکەی شوشی کردووە، مناڵیشی بووە هێشتا کار نەدیوە، هاتووە محکەمەی لێکتۆ داوای نەفەقەشی لێکە، ئەڵێ من لە ساڵی 2009 تا 2015 ئەو کاتە شوم نەکردو و لە هەمان کاتە کچەکە کاری کردووە، بەڵام سێرەکەی ئەڵێ نەفەقەی نەکێشاوم. بۆیە ئەمانە گرفتێکی گەورەی هەیە کە ئەمڕۆکە بەڕاستی ئێمە ئەبێ مرۆڤبوون کەینە چەقی پێکۆڵانی پرۆسی هاوسەرگیری، چەقی ئەرک و مافەکان. چونکم ئەگەر باسی جیاببوونەوەی مناڵ بکەین لە خێزانە بکەنەوە لە کۆمەلگایەکی پێشکوتۆک و سیویدا پاش هەڵوەشانەوەی خێزان ئەگەر خۆیان ڕێککەوتن ئەوە ڕێەکەون لەسەر شێوازی پەروەردەی مناڵەکە یا شێوازی زمانەوەی مناڵەکە، ئەگەر ڕێ نەکەوتن هەتاوەکو 7 ساڵ مناڵەکە لای حکومە دەبێت. ئەبێ هەموو هەفتەیەک یا هەچ کاتێک ئەم دایک و باوکە سەردانیان کرد بێکەوە سەردانی ئەم مناڵەکەن بۆی کاریگەری دەرونی لەسەر ئەم مناڵ نەبێ و پاشان ئەگەر مناڵەکە ڕێ نەکەوتن لەسەری هەفتەیەک لای دایکەکەیە نەفەقۆ پێداویستی سەر دایکەکەیە، هەفتەیەکیش لای باوکەکەیە نەفەقۆ پێداویستی لای باوکەکەیە. بەڵام لە کۆمەلگای ئێماوان نیە، من کەیسم لا هەیە 9 ساڵە باوکە و نەفەقەی مناڵەکەی لێ ئەبڕێ مانگی دەوری نزیکی 500,000 مناڵەکەی نەبینیوە. بەشێکی زۆر لە یاساکان لەسەر ئەو شیاربوونەوەی ئەمڕۆ کە کۆمەلگا و لەسەر ئەو بنەمای مرۆڤبوون و یەکسانی بوونی کە قسەی گەڵاکرێ یاساکانی باری کەسەتی جیاوازەتی و تەنەقسێکی زۆری تایە. بۆیە بەگەر تەماشا ئەمەمانەوێ دەستکەین بە گۆڕانکاری بە لە یاساکانی باری کەسەتی و دەستکەین بە گۆڕانکاری. کاک بورهان، ڕێژەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو چیمان پێتڵن؟ ئایا لە بەرزبوونەوەدا یاخود کەمی کردووە یاخود ئەو ڕێژێکە لە بەردەستایە تاوە دەرخەری هەبوو ئۆتۆنتیژانە کە بەرامبەر بە پیاوان ئەکرێت؟ ئایا هۆکارە نەریتیەکان، هۆکارە کۆمەڵایەتیەکان، دابوو نەریت ئەمانە کاریگەری لەسەر ئەو دروست دەکات پیاوێکە بۆ بوونەکە تۆنتیژی بەرامبەر بکرێت، ئەگەر نادادی بەرامبەر بکرێت نەوێت یاخود نەتوانێت بێت سکاڵا تۆمار بکات؟ ئێمە هەم ئەو تونوتیژیانە بڵاوکردنەوەکە لە ڕێکخراوەکەی ئێمەیان لە خوناوچەکانمان تۆمارەکرێت. ئەجناگەر خۆی تونوتیژی خێزانی شەر ئامار و سکاڵای پیا و ژنی جۆرەگرێ لەوانەیە هەر لە چاو ئامارەکەی ئەوانە ئێمە نیوەی و ئامارە بێت، لە چاو کۆمەلگا لەوانەیە ئامارەکە زۆر کەمتر بێت. ڕێگەزی نێرینە لە کۆمەلگای کوردیا هەر لە مناڵی وا پەروەردە ئەکرێت، دایک وای پەروەردە ئەکات کە کوڕی سەرکەوتو یا پیاوی سەرکەوتو ئەوەیە کە خۆی کێشەکانی خۆی چارەسەرکە. ئەنجا بە تایبەتی کێشە خێزانیەکانی دوای ئەم تاکە کە گەورە ئابێ ئابێتە کەسێکی تونیتیشکەر و خۆپەڕستکەر بەسەر خێزان و مناڵەکانە ئاوێ دەسەڵات و ئەزەمەتی خۆی بنوێنێ یاخود تونوتیژی بەرامبەر ئەکرێ، بەڵام پێی شەرمە باسی بکات بەرەوەی هەر سەرەتا لەوانی لاەن خێزان و کۆسکارەکەی خۆی لەمەی بکرێت لاەن کۆمەلگا و لەمەی بکرێت، بەڵێ ئامار و سکاڵەکان زۆر لەوە زیاترە. ئەمە جۆرێکی لەوە چێ ئەوە نەگەێنێ کە بڵێن تونوتیژی بەرامبەر پیاوان زیایی کرد بە جۆرێک، بەڵام لەوەش ئەچێ پیاوی و شیار بووەوە. پێم وتی ئەرک و بەرپرسێتی لە خێزانە لە ئەستۆی پیا و زۆرە. کوڕ و کچێک ئەچنە پرۆسی هاوسەرگیریەوە، من کوڕێک و کچێکم هەیە، چۆن کوڕەکەم بچێتە
واجبە لەسەر من هەموو پێداویستەکانی دابینکردنی هاوسەرگیری بۆ دابینکەم لە کاتی پێکۆڵی هاوسەرگیریە بە هەمان شێوەش کچەکەم واجبە ئێمە حقەتێکمان پیاوان و شارێک لەسەرەوەی کە مداوکاری پیاوە کوڕەکە کچەکانیان بن لە کاتی جیاو پێکۆڵانی پرساوی سەرگیریە و لە کاتی قەیرانی کە تووشی قەیرانێکی دارای ئابووریە بن دەستی کچەکەی نەگرێت باتەوە ماڵەوە بڵێ وڵا کوڕی کابرا کچەکەی بێ بەخێوە ناکرێت بۆی بە ماڵەوانێ قەیچێکە چۆن دامی کوڕەکەیەکە لە قاتێکی سەرەوەی خانە خۆی داناوە و هاوکاری مادیەکە تا لەو دەنگدەرەجەی دەرەچێت بە ئاسایش بێت لە بە هەمان شێوە ئاوکاری کچەکەی بێ بۆ ئەوی کە لەو قەیرانێکە تێیکەوتون دەربچێت بەداخەوە بەڵام ئەمە وانە ئەرک و بەرپرسێتەکە وازیایی کردو لەسەر پیاوکە کە تێچووی خێزان بە زۆرێک زیایی کردووە ناتوانێت دابینی بکە کاتێکیش ناتوانێت دابینیکە نەمەتی خێزانەوە نەمەتی بۆ چوونی ئافرەتان هەر ئەوەیە لەسەر نەمەتە کۆنەکەی هەر ئەڵێ پیاوەکە ناتوانێت ماڵ بەڕێ بەڕێ و ناتوانێت پێداویستی خێزان دابینکە بۆیە ئەمە وای کردووە پیاو پێی شەرم بێ کەشە خێزانەکانی کەمتر باس بکات و سۆسیال میدیا و دیجیتال میدیا ئەمڕۆکە بە شێوەیەک لە شێوەکان تون و تیژیەکان بەڕاستی وەکو جاران ون نابن وەکو جاران بێدەنگ نابن لەوە چێ پیاوی وشیار بوو بێتەوە دەتاوە کاتیەوە هاتووە کە بتوانێت کێشە و معانەتەکانی خۆی بێنێت و لەسەر بنەمای مرۆڤ من تەعاملی لەگەڵا بکرێت نەک لەسەر ئەو ئیتیهامی کە بەداخەوە بەشێک لە ڕاگەیاندنەکان و بەشێک لە ڕێکخراوەکان ڕۆژانە اتهامیەکەن کە پیاوت و نوتیشکە و ناتوان ئەرکوبەرەکەکان ئەرکوبەرپرسەکانی خۆی جێبەجێکە لە کاتێکە ئەگەر بنەمای مرۆڤ بوون بکەینە چەقی پێکەونانی خێزان و بەرداوامبوونی خێزان پیاو لەوانەیە بەڵام لە 4 بەش 3 بە شەرکەکانی جێبەجێکە بەشێک لە مافەکانی ڕێزی لە ناگیرە و دەستی ناکەوێت. ئێکاک بورهان تەمەەن تا چەندێک کاریگەری لەسەر و دوتیژی بەرامبەر بە پیاوان هەیە ئایا ڕێژێک هەیە بۆ منە بڵی پیاوان لەم تەمەنەدا زیاتر معارەزم بۆ ئەوی کە تۆ نوتیژیان بەرامبەر بکرێت خۆزۆترین سکاڵانی کە پیاوان تۆماری دەکەن لە چ تەمەنێکدان ئێمە پۆلێنمان کردم بۆ 3 تەمەن تەمەنی لاوانمانێ ئەو کورکستانی کەس نەپرۆسی هاوسەرگیریەوە ئەمڕۆکە کچ و کوڕ لە ماڵی باوکیان ئازادێکی زۆر و بەرپرسێتی کەم لە ئەستۆیانە بەڵام سەرێکی کاتێکچتە پرۆسی هاوسەرگیریەوە بەداخەوە سەیرەکەی بەرپرسێتێکی زۆر و ئازادێکی کەمترە پەروەردە کۆمەڵایەتێکە وایە کوڕێک بەتایبەتی من بۆ ڕگەزی نەرباسیەکەن کاتێک هەستەکە هەموو دابینکردنی پێداویستی هاوسەرگیریەکەی لە ئەستۆی ئەمایە و هەستەکە ئەو ماڵێک کە دروستیەکە ئەم لی بەرپرسە بۆیە بەداخەوە بە هەمان شۆش تەعامل لەگەڵ هاوسەرەکەی ئەکات ئەمە لێرەوە ئازادی هاوسەرەکەی سنووردارەکە و بە کاتێکش کچێک بەچێتە پرۆسی هاوسەرگیریەوە کە لە ماڵی باوک کەوتە دەرەوە و دەست بەردەهاری هەموو کەسکارەکەی بووە چۆتە ژیانی هاوسەرگیری لەگەڵ کوڕێکە دەست پێکەنێ ئەیتر ئەوێ کۆنتترۆلی ئەم کوڕەکەەوە هەستەکان کوڕە تەنها مڵکی ئەمە و ئەو کەس و کاری کە 25 ساڵ 20 ساڵ لەمە پێش بەخێوی کردو و لەگەڵ یان نبوو و ئەوێ کۆنتترۆلی کە لەژێر کۆنتترۆلی ئەما بێ ئەمە یەکێکە لەوەی کە بەداخەوە ینی تەمەنی لاوان ڕوبەرووی گرفتە بنەوە لە چیا لە تەداخلکردنی کەسوکاری ژیانی هاوسەرگیریات بۆیە تەمەنی لاوانمانەیە و بەداخی و تەلاقەکانی ئەمڕۆ زۆری ئەم گەنجانن کە لەبەرەوەی ئەرک و بەرپرسێتەکان لە خێزانە کەمترە لە ماڵی باوکان کەمترە و لە خێزانە زیاترە و بە هەمان شێوەیە کە تەداخلی کەسوکار دروزەبێ تەداخلکردنی کەسوکاری جاران دەستیان نەگرتن ڕایان نەهێنان پەروەردە نەکردن ئامۆژگاریان نەکردن کە پێکۆڵانی پرسی هاوسەرگیری لەوانەیە ئەوەندەی ئەرک و بەرپرسێتیایە ئەوەندە خۆشگوزاریان نەبێت تاکو خۆتان دامەزرێن تاکو توانن نەکۆنە سەر پێی خۆتان بۆیە ئەمانە بەچەکان کەسنە محکەمە گەڵ چۆ دەستی دووسێتێتە محکەمە بێتەوەی جیاببوونەوەی تەلاق تەمەنی مام ناوەندمان هەیە تەمەنی مام ناوەندەکە پیاوانێکی زۆرن دێنگ لەیی ئەکەن ئەڵێ ئێمە ڕۆژانە ماندووبوون و تەسحەیەکی زۆر بە خۆمان دێن لە پێناوی دابینکردنی بژەوی خێزانەکەمانە بەڵام کاتێک گەڕۆینەوە ماڵەوە سەیرەکەی لە بەرامبەر ئەوە ڕێزمان لێ ناگیرێت لە بەرامبەر ئەوە دەرگامان لێ ناکرێتەوە لە بەرامبەر ئەوە ینی ڕێز دەماندووبوونمان ناگیرێت بۆیە ئەمە تەمەنی مام ناوەندمان هەیە کە ئەم گلەیان هەیە بەداخەوە بە ساڵاتچوونیشمان هەیە بەشێک لە خێزانەکان تاوەکو ئێستا پیا وەکو کارگەیەکی بەرەمهێن تەماشاکەن بۆیە هەستەکات ئەوەندە پیاو لە ماڵات جێگای ئەبێتەوە هەتاوەکو و سەرچاوی دارایی خێزانەکەی دێتاوەکو سەرچاوی داهاتی خێزانەکەی بەڵام کە بردەوە دەتەمەنی هەڵکشا و توانای کارکردی نەما سەیکی بەداخەوە سەرێکی لە ماڵەوە جێی نابێتەوەی کەنە دەرەوە ئەینەرن بۆ خەڵوتگەی پیری ئەینەرن بۆ سەرجادۆ شەقامەکان بۆیە ئێمە ناتوانین بڵێن سکاڵات و نتیجەی پیاوان لە یەک توێژی کۆمەلگایە لە یەک جۆریە بەڵام پۆلێنمان کردو بۆ 3 بەشی لاوانمان هەیە تەداخلکردنە بەشی مامناوەندمان هەیە بێڕێزی و ڕێزنەگرتن لە ماندووبوونەوە بەشی بە ساڵاتچوونیشمان هەیە بەداخەوانەیە وردەوردێت لەلاەن خێزانەکانەوە دەرەکرێن و هەستەکەن لە ماڵەکانە گیان نابێتەوە کاک بورهان خو داپرسیار ئایا شوێن کاریگەری هەیە لە نتیجی دژی پیاوان بە منە بڵێن ناو شار دەرەوەی شار یاخۆ سەنتەری شارەکان ئەمانە کاریگەری هەیە نتیجی بێگومان کێشە خێزانیەکان بە ئام لە شارەکانە زۆرترە بە ئام چکم بۆچی لە گوند و لە دەرەوەی شارەکانە
تاک زۆر سەرقاڵ و مەژوڵە و بەربڵاوە مەجای چونە دەرەوە دوورکی یەکەوتنەوەی هەیە بەڵام لە شارە زۆر بەریەک ئەکەون زۆر لە یەکتر ئەمێننەوانێ ئەگەر سکاڵاتون دوجی پیاوان ئێمە پۆلێمکەین بەڵێ سکاڵاتون دوجی پیاوان ناو شارەکانە زیاترەوە کورد دەوری شارەکان چکمە دەروی شارەکانە بەتابەتی لە گوندەکانە ژن و پیا هەردووکیان مەشغوڵن پیاوانێ ئیشەکانی لە دەرەوەی ماڵەکەی لە بانێ و تا کۆڕوا جوتیارێکە یاخود شوانێکە یاخود شوفێرێکە چێتە دەرەوە کە کاتێکێتەوە بەجستەیەکی مادووشەکەتەوەیەوە تااقەتی ئەنینەوە بە هەماشەوە ژنانش هەر لە لاردەکانە زیاتر سەرخاڵی مەژغوڵ و کاری دەستین بۆی ئەمەوە ئەکا کەمتر بەدێگەکەون و کەمتر کێشە دروزێ بەڵام لە شارەکانە بەداخەوە قەیراین دارای و ئابووری بەڕات هەیە بێموچەی و بێدەوامی کاریگەری کە ڕاستە خۆ سەرجابوونی کەش خەزانەکان هەیە کاتێک دەوام نییە زۆر لە ماڵەوە ئەمێنەوانێ سەرەکەی ئێتێت لەسەر بەستترین شت کێشە دروزەوێ بەڵام ئەگەر مەژغوڵێت هەکای بێوارێک کە بچێتە سەرکاری خۆی کە کاتێک گەڕایەوە بە جستەیەکی ماندوو بە دەروونێکی لاکۆ گەڕایەوە مەجای بەریەکەوتن و کێشە دروست نابێت بەڵام سەرەکەی بەداخەوە ئەمڕۆکە بەهۆی بێموچەی و قەیراین دارای و ئابووریەوە بەشێکی زۆر لە فەرمانبەران و خاوەنکارەکان لە ماڵەوە ئەمێنەوە کە لە ماڵی شەو ماونەوەی تر سەرەکەی ماڵ مەجالێکی تەسکی هەیە لەسەر شتێکی زۆر بەسیل لەوانەیە کێشەیەک دەروست بێ کە ئەما چە سەر کێشە بۆ جیاببوونەوەش بەداخەوە بەڵێ بەتوانین بڵێن لەناو شارەکانە کێشەی سکاڵەکان زیاتر وەکو لە دەرەوەی شارەکان تۆ سپاس بۆ زۆر بەڕێز بورهانی سکرتێریەتی پیاوانی کوردستان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەنامە کوردستان و لەگەڵ ئێمە ئامادە بوویت سپاس بۆ بەڕێستان و بینەرانتان زۆر سپاس